ژینگە پارێزەکان ئەوە مامەڵایان جیاوازە و هەر کاتێک بێن هی خوشکی خۆیان و منەتیتیانە پێشینان و تویانە دەستی ماندوو لە سەرسکی تێرە ئەم پەندا کوتومت بۆ ئەم کارەشیاوە خاتونێک لە یەکێک لە شەقامەکانی شاری سلێمانی ئازایانە پشتی بە دەست و بازووی خۆی بەستۆ و لێرە بژێوی خۆی و دایکی دابی نەکات من بۆ گفتوگۆکردن ئەمەوێ بچمە لای خۆی خاتون سڵاو لێبێت بە قەولی خۆت ئێرە ماڵە بچکۆلانەکەی قەندیلە پێم بڵێ چۆن دەست پێ کرد و چی هەستێکە کاتێک تۆ لێرە بۆ بژێوی خۆت کار دەکەیت و بە دەست و بازووی خۆت لێرە کار دەکەیت پێشەکی سڵاو لە جەنابتان بێ بەخێربێن سەر هەردوو چاوەکانم ماندوونە بن لە شتان ساغ بێم وەڵی بۆ ئیشکردن و ئەم کاری کە هەڵم بژاردووە سێ خاڵی گرنگ یعنی لە پشتی ئەم کارەمەوە هەیە باشە یەکەم خاڵم ئەوەیە کە حەزم زۆر بە کارەکەیە دوو هەمیان ئاگام لە بژێویژانی ئاگام لە بژێوی دایکی خۆمە سێ هەمیشیان ئەم دوو خاڵی تر بە یە خاڵ حسابەکەم بەڵام ئەمەی تر بە 50 خاڵ حسابەکەم بەخشین یعنی ئەم سێ خاڵە زۆر یعنی کە پشتم پێبست و کە بیرم لە کارەکە کردوتۆ ئەم سیانی لە پشتە حەزی زۆرم بۆ کارەکەم بژێوی ژیانی خۆم و دایکم وەک گەنجێک و دوای ئەوەش بەخشینێکی زۆر باشە پێم بڵێ مامەڵی خەڵکی لێرە چۆنە ماڵمەڵی دەوروبەرەکەت کاتوێک کە تۆ لێرە کارەکەیت باشە کاکە بەڕێزەکەم عادەتەن لە کۆمەڵگەی ئێمە دوو جۆر خەڵک هەیە خەڵکانێکی سەبر و تەحملیان باشترە خەڵکانێکەیە ئیترخوای گەورەوە خۆقاندونی عەسەبین الحەمدولیلا ئەوانەی کە هادوو و لەسەر خۆن و کەیان ئەوانە یاخوا بەخێر من سەر و سەر چاوەکانم مامەڵەی خۆیان بەخۆیانەوەی و پێویست بە وەسف ناکرێ و بەڵام کەسانێکی تریان مامەڵەیان جیاوازترە کە زوو تووڕ ئابن ئەجا خۆشبەختانە من بە حکمی ئەوەی یعنی 5 ساڵی داهاتووتر بەم ساڵشەوە کە کاری ترم کردو ئەزبوون و وەرگرتەوە لە ئیشەکانی ترە ئەتوانم تەعامل بکەم لەگەڵ هەموو جۆرە خەڵکێکە و بە دەردی خۆشت فەرمووت ئێرە ماڵە بچووکەکە قەندیلە من کاتێک کە مشتریە یەک بۆ لای من بەڕاستی وەکو مشتری نایبینم ئەگەر گەنج بێ ئەگەر پیر بێ ئەگەر دادە بێ ئەگەر کاکە بێ هەر کەسێ بێ من بیستومە بم بۆرە پێتە بڕم بیستومە لێرە میوانداری خەڵکەکەیت پێم بڵێ ئەم کللتورەی میوانداریکردنە لە ناو ماڵەوە چۆن هێناوتەتە ناو کە سابەتەکەت باسی ئەوم بۆ بکە کاکە بەڕێزەکەم قسێگێ ئەڵێ خۆی شیری بۆ پیری باشە یەک شت هەیە ئەلێرەیە میوانناری کە من ئێرەم داناوە بە ماڵە بچووکەکەی قەندیل کەواتە ماڵ یعنی بۆچی باشە بۆیە میوان ڕوویتیەکە باشە من کۆمەڵە کەسانێک ڕۆژانەیەت بۆ لای من ئەمەیان جایە چایەگە خوالە فەخوا ئەمە جا بەڵام کۆمەڵە کەسانێکی تر حەسەب خۆم حەز ئەەکەم میوانناریان کەم عادەتەن کە هاچیشن میوانناریم کرد لەفە بخۆن چاپ بخۆن ئاو بخۆن پاریان بە هیچ شێوەیە لێ وەرناگرم و مشتریەکانیشم وەکو میوان ئەبینم وەکو مشترینە بێن لە فێ لای من بخۆن چا حاڵی بی لە من زۆر باشە پێم بڵێ لێرە کە کاتێک بینیم هاتم بۆ ئێرە ژینگە پارێزێک لێرە نانیە خوارد ئاگاداریشم بکە پارۆ لێوە نەگرت ئەمە هەر سوتفە بوو من بینیم یاخود هەر ڕۆژانە ژینگە پارێزان یاخود ئەو کەسانی کە هەژارن لێرە نانەخۆن پاریان لێوە ناگرین باشە ژینگە پارێزەکان ئەوە مامەڵایان جیاوازە و هەر کاتێک بێن هی خوشکی خۆیان و منەتیتیانە و نەک ژینگە پارێزەکان ئەوانەشی کەوا دێن هەنێک کەس هەیە یعنی با بڵێن دەستیان کورتە یعنی من لەم ئیشەکەی خۆمە ئەوەی کە ئیشی خۆی ئەکا لە خوار خۆی خۆ خواردتر خۆی ئەبینە من حەدم نییە هیچ کەسێ لە خوار خۆم ببینم حاڵی بووی بەگرە زیاتر بچووکی هەمویانم بەڵام هەنێک کەس ئەبینم شایستی ئەو شتن من زۆر دڵخۆش ئەبم زۆر مرتاح ئەبم کە یەن بۆلام یعنی لێرە شۆڕای ئەگەنم هەر کەسێک کەم دەرامەتە بەنانی من بە ئاوی من بە لای من ڕازیە من ئەیخەمە سەر هەردوو چۆم و سەرسرم زۆر دڵخۆش ئەبم زۆر مرتاح ئەبم کاتێک کە یەن بۆ ئێرە لای من شتێک ئەخۆن و پارە وەرناگرم بەڕاستی من سوپاسی ئەوانەکەم ئەگەر ئەوان بێن بۆ لای من